گیانبەختکردوانی هەینی خوێناوی زاهێدان وزەبەخشن بۆ درێژەدان بە شۆڕشی ژینە. سبەینێ هێنی ساڵڕۆژی کوشتاری خەڵکی خەباتگێڕی بەلوچە لە زاهێدان بە پێی دوایی نزانیاریەکان لە هێرشی چەکدارانەی مەئمورانی ڕژیم بۆ سەر خوپشاندەران لانێکامنەوە 7 کەس گیانیان لەدەستا و زیاتر لە 350 کەسیش بریندار بوون. لە نێو گیانبەختکردواندا لانێکەم 13 منداڵ هەبوون کە بچووکترینیان تەمەنی 2 ساڵ و گەورەترینیان 14 ساڵ بوو. هەفتەیەکە دوای ئەو کوشتارە مەئمورانی ڕژیم ڕاستەوخۆ تەقیان لە خەڵکی ڕاپەڕیوی خاشیش کرد و بەهۆیەوە 13 کەسی تر گیانیان لەدەستا. دوا بە دوای ئەو کارەساتە خامنەی نوێنەرێکی نرد بۆ زاهێدان بۆ بەناو لێکۆڵینەوە لە ڕووداوەکە و لەگەڵ چەند کەسێکی ئاینی و ئاشایری دیدار و گفتوگوی کرد. ئەو کەسانەش لە کەش و هەوای شۆڕشکێرانەی بەلوچستاندا نەیانوێرە سازش بکەن و بەدەستی بەتاڵ گەڕێندرانەوە. بە دوای ئەو شکستەدا بەرپرسانی خۆجەیی دەوڵەتی ڕاستپێدران کە هاوکات لەگەڵ هەوڵدان بۆ ڕاکێشانی کۆنەپەرستانی ناسرا و خاوەن نفوزی ناوچەکە گوشار و هەڕەشەکان لەسەر بنەماڵی گیانبەختکردوان زیاتر بکەن. ئەوانە دەیانویست بنەماڵی دادخوازان ناچار بکەن بڵێن زانیاریەکانی دەوڵەت ڕاستە و هێندێک چەکداری نەناسرا و بەناو دژە شۆڕش بوونەتە هۆی گیانەدەستانی ڕۆڵەکانیان. دوایین هەوڵی فریوکارانەی کاربەدەستانی شپەرزەی ڕژیم بریتی بوو لە کۆکردنەوەی کۆمەڵێک لە بەکرێگیراوانی بەدناوی ناوچەکە بە ناوی خەڵکی سیستان و بەلوچستان لە کۆبوونەوەیەکی خامنەیی لە 20 خەرمانانی ئەم ساڵدا. خامنەیی لەو کۆبوونەوەیەدا ئاماژەی بە زۆر بابەتی ناپێویست کرد، بەڵام هیچ باسی لە دۆخی خەڵکی هەژار و بێمافکراوی بەلوچ و جەنایەتەکانی ڕژیم لە دژی ئەو خەڵکە نەکرد. دوای ئەو کۆبوونەوە بێ ئەنجامە بەرپرسانی ڕژیم هەوڵەکانیان بە مەبەستی ناچارکردن و ڕازیکردنی بنەماڵەی گیانبەختکردوان بە وەرگرتنی دیە چڕتر کردەوە. ماوەیەک لەمەوبەر ئەحمەد ڕەزا ڕادان فەرماندەی هێزە ئینتیزامیەکان سەردانی ئەو ناوچەیەی کرد بەو هیوایە کە بتوانێت کۆنەپەرستانی خاوەن نفوز و کاریگەری خۆجەیی ناچار بە هاوکاری و سەپاندنی دیە بەسەر بنەماڵەی گیانبەختکردوان بکات. بەڵام ئەوان کە لەم بابەتەوە هیچ کارێکیان لەدەست نەدەهات تەنانەت نەیانوێرە ڕسوایی هاوکاری لەگەڵ ڕژیم و جەلادەکەشی قبول بکەن. ڕادان ئەگەرچی بە پاشەکشەیەکی ئاشکرا دانی بەوە داناکە مەئمورانی ڕژیم لەو کوشتارە بەرپرسیارن، بەڵام بەڕوونی ئەوەشی ڕاگەیان کە نیزام مەئمورەکانی خۆی سزان نادات. ئەم پاشەکشە بێ ئەنجامە ئێستا زیاتریش بووە. ماوەیەک لەمەوبەر فەدا حوسێن مالیکی ئەندامی کۆمیسیۆنی ئەمنیەتی نەتەوەیی مەجلیسی ئێران لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ میدیا دەوڵەتیەکان ڕایگەیاند کە فەرمانی کوشتاری هەینی خوێناوی زاهیدان لە تارانەوە درابوو. پێدەچێت بەرپرسانی سەرەکی ڕژیم بەنیاز بن تۆمەتی فەرمانی ئەو جەنایەتە لە خامنەیی دوور بخەنەوە و ئەلی شەمغانی دەبیری لەسەر کار لادراوی شوورای باڵای ئەمنیەتی نەتەوەیی وەک بڕیاردەری ئەو کوشتارە بناسێنن. هەموو هەوڵەکانی بەرپرسانی ڕژیم کە دوا بە دوای کوشتارەکانی خەڵکی زاهێدان لە ڕۆژی 8 ڕەزبەری ساڵی 1401ەوە دەستی پێکردووە و تا ئێستاش بە مەبەستی بە چۆکداهێنانی خەڵک بەردەوام بووە بەهۆی ئەو کەش و هەوا شۆڕشگێرانەی کە بەسەر ناوچەکە و سەرتاسەری ئێراندا زاڵ بووە لەگەڵ شکست بەرەو ڕووبووەتەوە. هێزە ڕادیکاڵەکان لە بەلوچستان ماوەیەکی زۆرە ڕاگەیاندن و بانگەوازیان بڵاو کردوێتەوە و خۆیان بۆ بەڕێوەبردنی کۆمەڵێک ئاکسیۆن و کار و چالاکی شۆڕشگێرانە لە سبەینێ و ڕۆژەکانی هەینی و شەممەکانی داهاتوودا ئامادە کردووە. ئەو کەش و هەوا ڕادیکاڵی کە لە نێو خەڵکو و ناوچەکەدا هەیە بەرپرسانی ڕژیم و کاربەدەستە باڵاکانی ناچار کردووە لە ترسان کۆمەڵێک ڕێو شوێن بگرنە بەر و هێندێک بڕیار بدەن کە داماوی و سەرلێشێواوی ئەوان هەرچی زیاتر ئاشکرا دەکات.
ڕژیم بە ناردنی هێز و چەک و چۆڵی قورسی نیزامی لە پارێزگاکانی دەوروبەری بەلوچستانەوە زاهێدان و چەند شارێکی دیکەی وەک خاشیان کردووە بە پادگان و بە تەواوی میلیتاریزە کردووە. بەرپرسانی ڕژیم لە ماوەیەک پێش لە گرتنەبەری ئەو ڕێوەشوێنە نیزامیانەوە لە ئاستێکی بەربڵاودا دەستیان کردووە بە گرتن و دەست بەسەرکردنی هەڕەمەکی و بە کۆمەڵ. بۆ نمونە لە گەڕەکێکی شاری زاهێدان هەموو ئەو گەنجانەیان دەست بەسەر کرد و لەگەڵ خۆیان بردیانن کە خەریکی یاری تۆپی پێبوون و هیچ کارێکی تریان نەکردبوو. کوشتاری هەینی خوێناوی زاهێدان کە ڕۆژی هەشتی ڕەزبەر و کەمتر لە 2 حەوت و دوای دەستپێکردنی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژینا لە ساڵی 1401 ڕوویدا بە فەرمانی ڕاستەوخۆی بەرپرسانی باڵای ڕژیم و لە سەرووی هەمویانەوە خامنەیی بەڕێوەچوو بۆ ئەوەی بتوانن بەو شێوەیە کۆمەڵانی خەڵکی ڕاپەڕی و لە سەرانسەری ئێران چاوترسێن بکەن. بەڵام ئەو کارەساتە خوێناویە بە پێچەوانەی چاوەڕوانی بڕیاردەران و فەرماندە و ئستراتیژیستە جەنایەتکارەکانی ڕژیم ئاگری شۆڕشی ژینای بڵێسەدارتر کرد. قوربانیانی ئەو کارەساتە بەشێکن لە گیانبەختکردووانی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی و بوونە قارەمانی ئیلهام بەخشی ناڕەزایەتی هەوسوڕاوی ناو بزوتنەوەکە و هۆکاری سەرەکی شکستهێنانی هەموو هەوڵەکانی بەکرێگیراوانی ڕژیمیش بۆ بە چۆکدا هێنانی خەڵکی بەلوچستان و بنەماڵەی سەربەرزی گیانبەختکردووان هەر ئەو واقعیەتە بوو.